ماوەی 5 ساڵە سلێمانی لە وەرزی هاویندا بەدەست کەمی ئاو بۆ باخچە و بلوار و پارکەکان دەناڵێنێت. ئاخۆ ئەم گرفتە بۆ تەنها لەم پارێزگایەدا لە وەرزی ئاوداندا سەر هەڵدەدات. لە ڕۆژی 23/5/2021 لە کاتی دانانی بەردی بناغەی سایلۆ بە بازارکردنی گەنم لە سلێمانی جەنابەت وتت بڕیاری پێدانی 5 ملیار و 700 ملیۆن دینار تایبەت بە باخچەکانی سلێمانی دەدەین. دواتر بە نووسراوێکە ئاڕاستەی وەزارەتی دارایی کراوە واژۆی دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی لەسرە لە بەرواری 6/6/2021 بڕیاری 4 ملیار و 527 ملیۆن و 454 دینار بۆ هەر سێ پرۆژەی چاکسازی هەواری شار بلواری مەلیک مەحموود بلواری سلێمانی تاسڵوجە تەرخان دەکرێت. واتە مانگێک و 6 ڕۆژ بەسەر ئەو قسانەی جەنابتا تێپەڕ بووە، بەڵام هێشتا 1 دینار بۆ ئەو سێ پرۆژەیە تەرخان نەکراوە. سەرەتا تەنها بۆ ئاودانی باخچە و بلوار و پارکەکان ڕۆژانە پێویستی بە 1 ملیار لیتر ئاو هەیە، لە مانگەکانی 7 و 8 پێویستی بە 4 ملیار لیتر هەیە. بەپێی زانیاریەکان لەم ماوەیەدا 130 ملیۆن دینار تەرخان کراوە بۆ قۆناغی یەکەم، 30 ملیۆنیان لەلایەن بەڕێز دکتۆر هەواڵ پارێزگاری سلێمانیەوە، 100 ملیۆن دیناریشیان لەلایەن شێخ لاهورجەنگی هاوسەرۆکی یەکێتیەوە تەرخان کراوە. لە چەند ڕۆژی داهاتووشدا ئەو پارەیە کۆتایی پێدێت. لە کاتێکدا بەشی باخچەکانی سلێمانی داوای 1 ملیار دیناریان کردووە بۆ ئەم وەرزە، تاوەکو وەرزی ئاودانیش پێویستیان بە 5 ملیار و 700 ملیۆن دینارە. بۆیە ئێمە وەکو بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجا ئەم پەیامە ئاراستەی بەڕێستان و حکوومەتی هەرێمی کوردستانەکەین. ئەگەر بێت و لە ئێستادا دەست بە ئاودان نەکرێ، ئەوە جارێکی تر سلێمانی تووشی گەورەترین کارەساتی سروشتی و ژینگەیی دەبێتەوە